بە هیچ شێوەیەک بەشداری حکوومەتێک ناکەین ئەگەر دەسەڵاتمان نەبێت ئەگەر نەزانین ئێمە ئەو وعدانی کە لە کاتی هەڵبژاردنە داومانە بە خەڵک ناتوانین جێبەجێ بکەین ئێمە بە تەنها بە پۆستی وەزارەت و 5-6 وەزارەت یا بە چەند مدیر عامی یا بە چەند وەکیل وەزیرێ نەکوشتەی وەکو یەکەم جار باسم کرد نەکوشتەی دەستی پۆستین نەڕائەکەین بۆ پۆست ئەوەی بەلامانەوە میمە پێش بانگەشە وعدمان ناوە بە گەنج بە خەڵک بە لابردنی باج بەڕێکەوتن لەگەڵ بەغا بە چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران بە پلەبەرزکردنەوە ئەگەرم شتانەمان بێ جێبەجێ نەکرێت و تا ئێستا ئەوەی کە پارتی باسی کردووە وەزارەتمان باتێ لەگەڵ وەکیل وەزیر لەگەڵ مدیر عامە لەگەڵ ئەو پۆستانە بە حساب وتێتی ئەوەی کە ئیشمانێ بیخەینە کارنامەی حکوومەتەوە بەڵام ڕاستەکەمە لەگەڵ ڕێزمە سیخەمان بۆ شتانە نییە بۆیە بەم سیغەی ئێستا وەکو ئۆپۆزیسیۆن دەمێنینەوە بە هیچ شێوە بەشداری حکوومەتێ ناکەین ئەگەر سەلاحیەتمانە بێ و ئەگەر لە داهاتوودا ئەمانە نەکەوتنە ڕێکەوتن و ئەو کاتە پارتی ڕازی بوو بەوەی کە پۆستی سیادی و خاوەن بڕیار و ئەوانەی کە داوامان کردووە بیدا بنەوەینەوە ئەو خاڵانی کە داوامان کردووە وەکو بۆ نمونە سلپەی زەواج هاوسەرگیری بۆ گەنجان سلپەی عەقار و پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و ڕێکەوتن لەگەڵ بەغایە کە ئێمە سەلاحیەتمانە بێەوەی کە لەگەڵ بەغا ڕێکەین داهاتی نەوت شەفاف بێ داهاتی خاڵە سونیەکان شەفاف بێ سیستەمی دادوەریە بێ ئەنجومەنی دادوەری هەر حەوهەش ئەندامەکەی کە ئێستا ئەندامی ئەنجومەنی دادوەرین ئەبێ هەر هەمووی بکرێتە ئەنجومەنێکی دادوەری بێلایەن و لە دادوەری ئازا و بێلایەن و ئەو سیغەی کە ئێستا هەیە